بەناوی خوای بەبەزی و بەخشندە خۆشەویستان خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری لە ئاڵلقەی ژمارە 35 خۆشەویستانم لە کتێبی خواناسی ئاین و ئیمان ئێمە لە چەند ئەڵلقەی ڕابردووە قسەمان لەسەر خواناسی کرد واتە کۆمەڵێک پرسیارمان لێرە لەم بەرنامەیە وروژاند خزمانە بەردەمی بەڕێز مامۆستا عەلی باپیر و ئەویش وەڵامی دایەوە. خوای گەورە پشتیوان بێ ئەم چەند ئەڵلقەیە تەرخانەکەین بۆ بابەتی ئاین. هەندێک لە پرسیاری جەوهەری یاخود پرسیاری وجودی هەن کە مرۆڤ بێ هەمیشە لە خۆیان بکە. ئەم پرسیارانە پەیوەندیان بە چارەنووسی ئینسانەوە هەیە نەک لە دنیای ڕەنگە پەیوەست بنەوە جارێک کەش بە قیامەتی ئینسانەوە واتە هەم دنیا هەم قیامەتی ئینسان پەیوەستە بنەوە بە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ لەوانە کە یەکێک لەو بابەتانە بابەتی ئاینە. ئاین چییە و ئاین بۆچی هاتووە وەزیفەی ئاین چیەوە لە بەرامبەریشە کاردانەوەی مرۆڤ یاخود بەرخوردی مرۆڤ سەبارەت بە ئاین ئەبێت چی بێ. خوای گەورە پشتیوان بێ ئینشاءڵڵا ئێمە لەم چەند ئەڵلقەی بێتەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیرە قسە لەسەر ئاینەکەین و بە جۆرێک کە ئینشاءڵڵا ئێوە سوودی لێوەربگرن و وەڵامی کۆمەڵێک لەو پرسیارانێک کە لەلای ئێوە هەیە یاخود لای هەر کەسێکمان هەیە کە بەخۆشمەوە کۆمەڵێک پرسیاری گرنگ هەیە سەبارەت بە ئاین چونکە ئاین پەیوەستە بێتەوە جارێک کە بە ئیمانی ئێمەوە و ئیمانی ئێمەش هەم پەیوەستە بێتەوە بە دنیا و هەم بە ئاخیرەتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە ئەم پرسیارانە بکەین و لەسەریان بوەستین و هەروەها بزانین وەڵامەکان لای بەڕێز مامۆستا عەلی باپیر چۆن ئەدرێنەوە. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس بەخێر بێن کاک پەیوەند. مامۆستا من دڵنیام لەوەی کە ئێمە لە درێژەی ئەم چەند ئەڵلقەیە بە تەفاسیل قسە لەسەر ئاینەکەین لەسەر ڕۆڵی ئاین و هەروەها ئاین چۆن پەیدا بووە و ئاین چییە و ئاینی ڕاست چییە و ئەو ئایا بە ئاینەکانی تریشە کوترێ ئاین. بەڵام ئەمەوێت لە سەرەتایە بە شێوەیەکی زۆر سادە بەوەی کە بینەرانیشمان ینی چۆنەڵێ بە جۆرە لە جۆرەکان تەوجیهکەین ئاڕاستیانکەین بەوەی کە ئێمە دەمانەوە وەکو ناوەڕۆک ئەویشەوەیە کە پرسیارەکەین دەڵێن ئاین چییە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ذلك بخير بني أخوك هاك وأخوتها وكرانت دیارە بابەتی ئاین وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەو کتێبە هەمووی سێ بابەتی سەرەکی دەگرێتە خۆی خواناسی معریفەت الله ئاین دین و پاشان ئیمان. پێشتری باسم کرد کە من بە شێوەیەکی ڕیزبەندی پلەپلەیی ئەوانم ڕیز کردووە. سەرەتا ئینسان خوا دەناسێ سوبحانه وتعالى دوایی کە خوای ناسی ئەو خواناسینە پاڵی پێوە دەنێ کە بەرەو خوا بچێ جا دەبێت بەڕێی خوادا ئینسان بەرەو خوا بچێ و بۆیە هەمیشە خواناسی معریفەت الله پاڵ بە مرۆڤ دەنێ کە ئاینی خوا بەرنامەی خوا پێی پێ ببا بیدۆزێتەوە بۆی بەو شێوەیە بژێوە بەو شێوەیە خۆی لە خوا نزیک بخاتەوە کە خوا بۆی دیاری کردووە و لە ئەنجامی ئەوەشدا ئیمان پەیدا دەبێت بۆیە ئەو خراوەتە بابەتی سێم. جا من لە سێ خاڵدا باسی یا لە سێ بازدا ئەو بابەتی ئاینم خستۆتە ڕوو ئاین چییە و ئاین چۆن پەیدا بوو ئاین بۆچی هاتووە. ئاین کە بە کوردی ئێمە دەڵێن ئاین تاوان وشەکە فارسیە ئەسڵ خۆی ئاینە دەڵێ لە قاموسەکانی زمانی فارسیدا دەڵێ ئاین بە ڕێوڕەسمی ژیان ئینسان چۆن بەڕێوە دەچێت چۆن دەژیە چۆن مامەڵە دەکات لەگەڵ خەڵکدا لەگەڵ دەوروبەریدا بەڵکو جاری وای وشەی ئاین دەگوترێ ئەو شتە ئاینەکەی ئاوایە واتە ڕێوڕەسمی ئەو کارە بەو شێوەیە. بۆیە وشەی ئاین کە بە کوردی بەکاردێنرێەوە لە فارسیەوە هاتووە و ڕەنگە کاتی خۆی فارس لە کوردەوە بەریانگر بێ چونکە بە زۆر جا دەڵێن وشەیە فارسی لە ئەسڵدا دەشگونجی لە ئەسڵدا کوردی بوو بێ بەڵام چکە خۆی پێش فارس کورد دەوڵەتیان هەبووە وڵەتی ماد میدیا
دەگونجێ بەڵام کە هەر کەسێ قوارەی نەما قوارەی سیاسی نەبوو دەوڵەتی نەبوو شتەکانی خۆشی دەبنە هی خەڵکی کەسێکیش کە دەوڵەت دادەمەزرێنێ شتی خەڵکی دەکاتە هی خۆی جا دەگونجی وشەی ئاین وشەیەکی کوردی بوو بێ وشەی دین وشەیەکی عەرەبیە وشەی دین وشەیەکی عەرەبیە دین ڕەنگە جەناب دوایی بپرسی لە ڕووی زمانەوانیەوە ئەگەر دوای شی بکەینەوە گرنگە وشەی دین و ئاین هاوواتان دین بە عەرەبی ئاین بە کوردی یا بە فارسی هەردووچیان یەک شتن واتە ئەو شێوە بەڕێوەچوونە ینی مانا عورفی باوەکەی ئەو شێوە بەڕێوەچوونە کە مرۆڤ دەیگرێتە بەر ژیانی دنیای پێ بگوزارێنێ لە پەیوەندی لەگەڵ خوادا و لە پەیوەندی لەگەڵ خەڵکدا ئەوە پێ دەگوترێت دین واتە بە واتە عورفی و باوەکەی ئەگەرنە ئەسڵی وشەی دین لە زمانی عەرەبیدا بە معنای سزا و پاداشتە بەڵام دوایی خوازراوەتەوە بۆ بەرنامەی ژیان زۆر باشە مامۆستا لە ئەو ڕێخۆشکردنەیە کە بۆ بڵێن بۆ ئەم بەشەد نووسیوە ئەنووسیت ینی پەرەگرافەکە وەکو خۆی وەکو کتێبەکە خوێنمەوە ئەنووسیت ینی بابەتەکە ئاو هەیە دەتەوێت با بڵێن پەیوەندی خواناسی و پەیوەندی ئاینی با بڵێن لێک نزیک بکەیتەوە یاخود با بڵێن ئاوێزانی یەکتریان کە ینی ئەو بابەتی کە ئێمە لە بەرنامەکانی ڕابردووە باسمان کرد کە باس لە خواناسی بوو ئێستا ئێمە وردە پاڵێ دێن بە بواری ئاینەوە دەنووسیت پەیوەندی نێوان بڕوابوون بەخوا و ئاین وەک پەیوەندی دەزوو دەنکە تەزبیع یان سەر و جەستە یان ڕەگ و ڕیشە و لق و پۆپ یان بناغە و دیوار یان تیشکی خۆر و ڕووەک یان هەور و باران وایە با پرسیار بکەم بزانین لە پشتی ئەم پەرەگرافەوە لە پشتی ئەم حەقیقەتەوە کە جەنابەت باست کردووە چ پەیامێکەیە جەنابەت دەتەوێت بڵێ من دەمەوێت بڵێم کە وەکو چۆن بەهۆی دەستوەکەوە دەنکە تەسبیحەکان کۆ دەبن و تەسبیحێک پێک دێ ئەگەر دەستوەکە نەبێ ئەو دەنکە تەسبیحانە کۆ نابنەوە و ئەگەر سەر نەبێ جەستە نازانێت چۆن هەڵسوکەوت بکە لەوێوە ئاراستە دەکرێت و ئەگەر تیشی خۆر نەبێ ڕووەک ناڕوێ و ئەگەر بناغە نەبێ دیوار ڕناوەستێ و ئەگەر هەور نەبێ باران نابارێ ئەگەر خواناسیش نەبێ دینداری ئاین پەروەری پەیدا نابێ ئەوە خواناسیە پاڵ بە مرۆڤەوە دەنێ کە بەو شێوەیە ژیانی خۆی ڕێکخا بگوزارێنێت چ ژیانی تاچی خێزانی کۆمەڵایەتی سیاسی کە ئەو خوای ناسیویەتی سبحانه وتعالى پێی خۆشە بە پەسەندی دەزانێ هەر بۆیە خوا سبحانه وتعالى لە سوورەتی ئەلمائیدە لە ئایەتی ژمارە 3 دا دەفەرمێ وەڕەضیت لەکم الئیسلامە دینە ئیسلامم بۆ پەسەند کردوون بە ئاین کەواتە وشەی دین ماناکەی فراوانترە ینی بەرنامەی ژیان جاو بەرنامەی ژیانە ئەوەیە کە لە لای خوا پەسەند کراوە مەڕضیە یاخود ئەوەیە کە لای خوا مەرفوزە ئەوە دەبێت سەرنج بدرێ خوای پەروەردگار دەفەرمێ ئیسلامم بە بەرنامەی ژیان بۆ قبوڵ کردوون مەبەستم ئەوەیە کە ئەتۆ وەختێ خوا دەناسی سبحانه وتعالى ئەو خوا ناسینە و معرفەت اللهە پاڵت پێوە دەنێ باشە من ئەوە خوام ناسی بەڵام دەبێ من بزانم ئەو خوایە بە چی لێم ڕازی دەبێ من چۆن بکەم چۆن بژیم ژیانی خۆم چۆن ڕێک خەم چۆن هەڵسو کەوت کەم لەگەڵ خوادا لەگەڵ خەڵکدا لەگەڵ خۆمدا لەگەڵ دەوروبەرم لەگەڵ گەردووندا چۆن مامەڵە بکەم ئەوە دین وەڵامە دەداتەوە کەواتە بۆی ئەو وێنانەم هێناوەتەوە کە بەبێ دەزوو دەرکە تەسبیح کۆ نابنەوە هەر وەکو گوتم بەبێ سەر جەستە نازانێت چی بکە یعنی دەزووەکە لە شوێنی خواناسیە دەنکە تەسبیحەکان لە شوێنی دینە دینداریە خواناسیە پێت دەڵێ دەبێت دینداربی هەروەکو سرە ئاراسی جەستە دەکا خواناسیە کە پێت دەڵێ دەبێت تو دینێکە هەبێ
بەپێی ئەو خواناسیە هەر بۆیە سو تەماشا بکە ئەوانەی کە خواوا دەناسن کە یەکێکە لە دیاردە سروشتەکان وەکو دوایی لە بابەتی دین چۆن پەیدا بووە دەیگەینێ ئەوانەی کە خوا بە ئیشی لە دیاردە سروشتەکان دەزانن تەماشا دەکە و دیاردە سروشتیانیان پەرستوون تعبودیان بۆوان کردووە و ئەوەی کە پێی وایە خوا سبحانه وتعالى هاوبەشی هەن ڕوو لە شیرێک دەکا ئەو شتانە دەپەرسێ کە پێیان وە هاوبەشی خوان هەروەکو هاوبەش بۆ خوا دانەرەکان کاتی خۆی فریشتەکانیان پەرستوون شەیطانەکانیان پەرستوون دیاردە سروشتەکانیان پەرستوون خۆی هەموو بتپەرستیەک هەموو وەثەنیەتێک خواناسی لە پشتەوەیە بۆ زانیاریت یعنی ئێستا شەرقی ئاسیا ڕۆژهەڵاتی ئاسیا چ بوذاییەکان چ هیندۆسیەکان کە گا دەپەرستن کە مار دەپەرستن مشک دەپەرستن پەیکەر دەپەرستن هەمووی خواناسی لە پشتەوەیە بەڵام لە خواناسیەکەدا بە هەڵەداچوون لە جیاتیەوەی کە خوا سبحانه وتعالى لەبەر ڕۆشنایی وەحیدا بناسن کە بە تەکید خوا تەنیا لەبەر ڕۆشنایی وەحیدا بە شێوەیەکی ڕاست و دروست دەناسرێ ئەگەر عەقڵی مرۆڤ لەوە بچووکترە کە ئیستیعابی ناسینی خوا بکە هەر بۆیە گەورەترین عەقڵەکانی بەشەر کە من وا باوە گەنا من قەناعەتم وانێ من پێمە گەورەترین عەقڵەکانی بەشەر پێغەمبەران بوون عەلەیهیم الصەلاة وەسەلام بەڵام باسی سوقڕات و ئەفلاتۆن و ئەرسطۆ دەکرێت کە گەورەترین عەقڵەکان یۆنان بوون دەتوانین بڵین هەرسێکیان خواناز بوون بەڵام تەماشا دەکەیت چۆنیان وێنای خوا کردووە چۆن لە خوا حاڵی بوون لەبەرەوەی کە لەبەر ڕۆشنایی وەحیدا نەبووە ڕەنگە سوقڕاتیان لە هەمویان عاقڵتر بوو بێ سوقڕات ئەوە بۆ کە دوایی ناچار دەکرێت ژەهر بخواتەوە ڕەخنەیە کە لێی گیراوە ئەوەیە کە گوتویانە دەیەوێت دینی یۆنانیەکان تێکدا کە بتپەرست بوون ئەویش توێتی ئەوانە هیچ نین بەدیهێنەر و خالق و پەروەردگار بریتینە لەو شتانە بەڵێ مامۆستا جەنابەت دەڵێی لە پشت هەموو باوە بڵین ینی ئاینداریەکەوە خواناسیەک هەیە قسەش سەبارەت بەوە چ خواناسی بەڕاستی بێ بە دروستی بێ ئەو کە پێغەمبەران فەرموویانە چ بە نادروستی بێ ئەو کە بتپەرستەکان و مانگ پەرست و خۆر پەرست و شت پەرستەکان جام نویستم پرسیار لەسەر ئەوە بکەم ئایا ئەوەی کە پەیڕەوی لەکەن ئەوەی کە جەنابەت باس کرد هەیە بتە پەرستێ هەیە مەسەلەن خۆرە پەرستێ هەیە مانگا پەرستێ لە کاتێکی شازانە کە ئەمە خوددا نیە ئەمە ئیلاහ نییە واتە ئەمە ئەوە نییە کە ئەوی خەلق بەڵڕاستە پێی وایە کە ئەوە لە خوای نزیک دەخاتەوە قسەکە لەسەرەوەی ئایا بەمەژە گوترێ ئاین یان پێ گوترێت دین بەمە بەڵێ بوا تا گشتێکەکەی بەڵێ کاکە پەیوەند ئەگەر شی بکەینەوە لە ڕووی زمانەوانیەوە وشەی دین لە زمانی عەرەبیدا هەموو زانایان منیش باسیشم کردووە لەو کتێبەشدا هەر کام لە ئیبن مەنظور لە لسان العەرەبدا ڕاغبی ئەسفەهانی لە مفردات ئەلفاظ القورئاندا و پاشان فەیڕۆز ئابادی لە ئەلقاموسدا قاموس المحیط و دوایی زەمەخشەری لە ئەساس البەلاغەدا و دوایی لە قاموسە هاوچەرخەکان المعجم الوسيط و المنجد و هەروەها پێشتر مختار الصحاح هەموو ئەوانە لەسەر ئەوە یەکدەنگن دەڵێن و ئەسڵی معنای وشەی دین لە زمانی عەرەبیدا بە معنای واتە سزا و پاداشت هەندێکی دەڵێن بە معنای ملکەچی بەڵام زیاتر بە معنای سزا و پاداشتی لێک دەدەنەوە ئەی دوایی چۆن وشەی دین ئێستا بەکار دەهێنرێ بۆ بە معنایکی عورفی بۆ ئاینی ئاسمانی کە دەگوترێت دین فڵان کەس بە دینە یا بێدینە یا دینی هەیە یا دینی نییە مەبەستیان پێ ئەوەیە ئاینی ئاسمانی وەنیە ئەوە معنای عورفیە یعنی وەکو چۆن ئێستا وشەی سەڵات لە زمانی عەرەبیدا سەڵات یعنی دوعا خوای پەروەردگار لە سوورەتی نوردا باسی باڵندەکان دەکا والطير صافات كل قد علم صلاته وتسبيحه هەر کامێک لە باڵندەکان دوعای خۆی و خوا بە پاکگرتنی خۆی دەزانێ جری بە جری و دەکا بە شێوەی خۆی مناجات دەکات لە خزمەت خوادا وشەی زەکات لە ئەسڵی زمانی عەرەبیدا بە معنای گەشەکردن بە معنای نەشونما بە معنای پاکبوونەوە دێ بەڵام دوای خوازراوەتەوە بۆ چی سەڵات خوازراوەتەوە بۆ ئەو نوێژە کە ئێمە دەزانین سەوم لە زمانی عەرەبیدا
بە معنای ئیمساک دێواتە نەگوتن یان نەکردن ینی قسە نەکردن یا شت نەخواردن یا هیچ نەکردن بەڵام دوای خوازراوەتەوە بۆ ئەو عیبادەتە کە دیارە حەج بە معنای قەسد دێ قەسد ینی نیاز و مەبەست بەڵام دوای خوازراوەتەوە بۆ ئەو شعیرە و دروشمە کە دەزانین بە هەمان شێوەش وشەی دین لە ئەسڵدا بە معنای سزا و پاداشتە دوای ئەلبەتە لە زمانی عەرەبی بە معنای ملکەچیش بەکار هاتووە و بە معنای بەرنامەش بەکار هاتووە بەڵام خوا سوبحانەوە وتەعالا و شێشی بەکار هێناوە ئەلبەتە بە چەند مەرجێکەوە بەکاری هێناوە بۆ ئیسلام هەر کاتێ ئەلیف و لامی لەسەر بوو ئین الدینە عند الله الإسلام یا پاڵدرا لای خوا وەڕەئەیتە الناس يدخلون في دين الله أفواجا یان دين الحق هو الذي أرسل الرسول بالهدى ودين الحق يعني الدين القيم فأقم وجهك للدين القيم هەر کاتی وەصفێکی چوە سەر جای دەکاتەوە کەواتە دینی ڕاست دینی خوا دینی حەق ئەوە مەبەست پێ ئیسلامە ئەگەر بە گشتی هات هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله الدين كله مەبەست پێ هەموو بەرنامەکانە یان کە دەفەرمێ ما كان ليأخذ أخاه في دين الملك یان لەکم دینوکم ولیە دین ئەوە دیارەکە لەو حاڵەتاندا هەموو معنای بەرنامەی ژیانە بە گشتی باشە مامۆستا ئەگەر قسەکە لەسەرەوە بێت دین یا با بڵێن ئاین ببوورە قسەکە لەسەر ئەوە بێ کە مەبەست لێی سزا و پاداشت بێ بەڵام ئەمە پێدەچێ ینی زیاتر با بڵێن پاڵدراوێکی ئاینی بێ یاخود خوێندنەوەیکی ئاینی مەبەستیشم لە ئیسلام زیاتر باشە ئەگەر کەسێک هاتوو بەم خوێندنەوە یاخود بەم پاڵدراوە ڕازی نەبوو وتی من تعبیرێکی تری مەسەلەن بۆن منە تعبیرێکی تر بۆ ئاینەکەم تعبیرێکی تر ینی ڕێگەی تێناچێت لەوەی کە ئەگەر تێڕوانینەکە ڕێک تێڕوانینێکی دیندارانە لە ناویشانە ئیسلامیانە نەبێ دین مانایەکی تر هەیە یا ئاین مانایەکی تری هەبێ بۆ کەسێکی تر با خۆشەی دین کاکە پەیوەند ئەگەر وەصف و ئاوەڵناوێکی لەگەڵدا نەبێ وشەی دین یعنی بەرنامە ئەو هیچ بە معنای سزا و پاداش دێ بە معنای ملکەچی دێ بمعنى سزا وباداش وكو مالك يوم الدين وكو أرأيت الذي يكذب بالدين أو اللي يرد معنى سزا وباداش بمعنى ملكتي كذا فرمي وقاتلوا حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله الدين اللي يرد معنى ملكتي كبمعنى برنامج جيان بيه أجر والله بشي نسيو بيتسر معنى كي دياري كربي هر بمعنى برنامج جيانا بقشتي تەماشا پێشتر باسم کرد یان دەبێ پاڵدرێتە لای خوا دینی الله یان بە وەصفێکی الدین الحق یا الدین القیم یاخذ ئەلیف و لامی تعریفی بچێتە سەر فأقم وجهك للدين الدين يعني أو آيني تيرو توكا همو معناي تواوي الدين لويدا ديتا دي المتبادر إلى الذهن الفرد الكامل أو يكديتا الزينوة تاشي تواوي أوشتيا ك أو بريتين لو آينك أخوة ديناوة بلا مقر كسيبلي يعني أو أصلي معنى دين بلا كسيبلي نخير من دين بوحالي مك يعني شتيشي أفسانة أو ليت تيدقة ودش جنجي اما خو غير إسلام دجنجي دين شتيشي خرافي به بوي خواي پروردگار كاتك وشي دين بكار ديني بو إسلام بوصفه كوا دیاری دکا اگر نه اگر بگشتی به إذا هو كا وكو قلتم هندوسيكانيش قاعدة برسنة وشر دينه بلام ديني شي مزيف ومحرف واللي تيقدراو اوه ياخذ من بيموايك علمانيتش هر دينه سيكولاريزم مش دينه وكم نكتبها كان خم باسم كتبو دين يعني هر شتيك كإنسان بيروي ليبكا بو بري كرني جاني دنياي وري خصني جاني دنياي لروي تاجي خزاني كومالاتي سياسية جا بواتا سيكولاريزم دينه ليبراليزم دينه سوسياليزم دينه ماركسيزم كاتي خوي ماويزم وانا كيساش هرهن دينا و
گلوبالیزیشن عولەمە زۆرێکە لە دین دین یعنی بەرنامەی ژیان جاو بەرنامەی ژیانە دوو حاڵەتی هەن یاخوا دایناوە نردوێتی بە پێغەمبەراندا یاخود مرۆڤ دایناوە بۆیە دەگوت ئەدیان الوەضعیە الأديان السماوية وهذا قلت روانية دينا داندراوكان مرۆڤکردەکان دینە خوا ئەو ئاسمانیەکان کە هەر چەندە من وشە ئەدیان السماویە پێ غەڵەتە چونکە پێما لە ئاسمانەوە خوا یەک دینی ناردوو بە هەموو پێغەمبەراندا عليهم الصلاة والسلام ئەویش ئیسلامە کە دەفەرمێ إن الدين عند الله الإسلام ئاین یا دین لە لای خوا تەنیا ئیسلامە واتە ئەو يعني ئەو ئیسلام ئەو ئاینەیە کە خوا تەنیا خوا ئیسلامی لەلا قوبوڵەوەکو دین ئەویشی بە هەموو پێغەمبەراندا ناردووە يعني ئەکرێ خولاسە بێ مامۆستا تماشا خوای پروردگار لە سوورەتی الشوڕادا دەفەرمێت چی شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه خوال الدين شريعتي بو ناردون لو دينك ما وصى به نوحا أو نوحي في راس باربو وما أوحينا إليك ويبو تومان سروش كردوا وإبراهيم وموسى وعيسى هم أو بينس بيغمبرانا عليهم الصلاة والسلام يك دينيان هناوا كدوايد فرمي أن أقيموا الدين هر بينس بيغمبرك فرمان بيكراو دين برباب كان كواتا يك دين أي باشا لشيدا شريعتي بيغمبري كوتاي محمد عليه الصلاة والسلام لقال هي موسى لقال هي عيسى لقال هي إبراهيم لەوردەکاریەکان دا ئەگەر لە هێڵە گشتەکاندا هەموو پێغەمبەران عەلەیهم الصلاة والسلام خوا بە یەک ئاینەوە ناردوونی کە بریتێ لە ئیسلام یعنی بۆ خوا ملکەز بوون بەڵکو لە ڕاستیدا بۆ خوا ملکەز بوون نەک هەر ئاینێکە کە خوا بە هەموو پێغەمبەراندا ناردوویەتی بۆ بەشەر بەڵکو بۆ خوا ملکەز بوون ئاینی هەموو گەردوونە ها ئەم ئاەتە مبارەکە تەماشا بکە ئەفەغەیڕە دینی الله یەبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون آية جگە لە بەرنامەی خوا دەخوازن لە حاڵێکدا کە هەرچی لە ئاسمانەکان و زەوی هەرچی لە گەردووندا هەیە بۆ خوا ملکەتە واتە هەمووی پابندە بە سیستمی خواوە بە نیزامی خواوە ئەی مرۆڤەکان ئێوە چۆن جگە لە بەرنامەی خوا شتێکی کە دەخوازن هەموو گەردوون بە پێی سیستم حکمی خوا بەڕێوە دەچێت باشە مامۆستا ئەگەر پرسیارێک لەسەر ئەوە بکەین کە لە سوورەتی کافیرونە کە خوای پەروەردگار کە ڕازیە بێ بەوەی کە پێغەمبەری خوا یاخود ئاڕاستە ئەکا بۆ مانای کە بفەرمێ لەکم دینوکم وەلیە دین یعنی دەکرێت ئاواتی بگەین کە ئەم جۆرە لە دین پچراوە لە عیبادەت یاخود عیبادەتی لەگەڵانی وەکەوەی کە جەنابەت باست کردوتت دەشێ ئاین بریتی بێ لەوەی کە دین بریتی بێ لەوەی کە کۆمەڵێک پرانسیپ بێژیان بابڕێەوە وەکەوەی کە جەنابەت وتت تەنانەت عەلمانێتیش دینە بەس قسەکە لەسەرەوەیە ئەوەی کە خوای پەروەردگار لەم سوورەت هەیە لەم سوورەتە پیرۆزەیە ڕازی بووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بفەرمێ لەکم دینوکم وەلیە دین واتە دینی خۆتان بۆ خۆتان وی خۆم بۆ خۆم ئەم جۆرە لە دین چییە مامۆستا کە خوا ڕازی بووە کە تەنانەت کافرەکانیش پێڕەوی لێ بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم پێڕەو لە ئاینەکەی خۆی بەڵێ کاکە پەیوەنجا خۆ بەبێ ئەوە ئازادی بیرڕا نایەتە دی بەبێ ئەوە ئەسڵەن حیکمەتێک کە مرۆڤی بۆ خوڵقێنراوە کە بریتێ لە تاقیکردنەوە نایەتە دی چۆن ئەی لە کاتێکدا کە مرۆڤەکان ڕێگەیان نەدرێت چ دینێک هەڵدەبژێرن چ بەرنامەیەک بۆ ژیانی خۆیان هەڵدەبژێرن مولزەم بکرێن بەوەی کە دەبێت نەخێر هەر ئەمە هەڵبژێری ئەمە زۆر لێکردن ناچارکردن ڕوودەدا خۆی پروردگار دەفەرمێ لا ئیکراها فی الدین ئەگەر ئیکراه و زۆری کردن لە دیندان نەبێ دەبێ سەرپشکردن هەبێ اختیارکردن هەبێ کە ئەو ئاەتە مبارەکە کە لە ئاەتی شەشەم و کۆتایی لە سوورەتی کافرون چوو بە ئاوا دەست پێ دەکات بسم الله الرحمن الرحیم قل یا ئەیها الکافرون لا أعبد ما تعبدون جا ئەمە زۆر شتی لێ وەردەگیرێ کاکە پێوە قل یا ئەیها الکافرون بڵێ ئەی ئەوانەی بێبڕوان طبعا کافر پێشتیش باسمان کردووە یعنی لە ئەسڵی زمانی عەرەبیدا یعنی کەفەڕەهو یعنی سەتەڕەهو کافر یعنی ساتر یعنی ئەوانەی کە حەقتان پێگەیشتووە و دای دەپۆشن و قوبوڵی ناکەن و ڕەفزی دەکەن ئەوە کافرە مەرجنی هەموو ناموسڵمانێک کافر بێ ناموسڵمانێک کافرە ئیسلامی پێگەی بێ
وەکو بە شێوی حەق ڕاست ڕەفزی کردبێ لەبەرچی ڕەفزی دەکا لەبەرەوە کە بەرژۆندەکانی تێک دەدا لەبەرەوە کە لەگەڵ هەوا ئارەزوویدا ناگونجێ بە هەر حاڵ بە هەر هۆیەک ڕەفزی دەکا گرنگەوە دەبێت پەیامی خۆی پێگەی بێ ڕەفزی کرد ئەمە پێ دەگوترە کافر جا قل یا ئەیها الکافرون بڵێ ئەی بێ بڕوایەکان چێن هەموو جۆرەکان ملحید بن مرتد بن هاوبەش بە خۆدانەر بن خاوەن کتێبی ئاسمانی بن تێکدراو وەکو جوولەکە و نەسەرانی یا مەجووسیەکان کە ئیدعا دەکەن کتێبێکی ئاسمانیان هەیە کە جێ مشتومڕە یا سابیئە یاخود بتپەرستەکان هەموو جۆرەکانی بتپەرست ئەوانی کە غەیری خوا دەپەرستن بە هەمووتانەوە قل یا ئەیها الکافرون لا أعبد ما تعبدون ئەوەی ئێوە دەیپەرستن من نایپەرستم ئەمە ئەوەی لێ وەردەگیرێ هەموو کافرێک دیارە شتێک دەپەرستێ معبودێکی هەیە کەواتە بیش عیبادەتی هەیە ولا أنتم عابدون ما أعبد وي من دەیپەرستم ئێوەش نایپەرستن ولا أنا عابد ما عبدتم ومن لەداهاتووشدا ئەوە ناپەرستم کە ئێوە دەیپەرستن ولا أنتم عابدون ما أعبد ئێوەش لەداهاتووشدا ئەوە ناپەرستن کە ئێمە دەیپەرستم هەتا کافر بن نابنە مؤمن لەکم دینکم وەلیە دین ئاینی خۆتان بۆ خۆتان یا ئاینەکانی خۆتان دی تەنوشەی دین لێدە ئەلیف و لامی لەسەر معنای جنس دەگەێنێ واتە جنسی دینەکانی خۆتان بۆ خۆتان وەلیە دین یعنی وەلیە دینی منیش ئاینی خۆمە بۆ خۆم واتە ئێوە ئەگەر تەمانەوە لە وەڵامی ئەو کافرانەدا بوو کە هاتن داویست مفاوەزە و دانوستان لەگەڵ پێغەمبەردا بکەن عەلەیهی سەڵات وسەلام کە تۆ وەرە ساڵێک لەگەڵ ئێمە بتەکان بپەرستە ئێمەش دوای ساڵێک لەگەڵ تۆ خوا دەپەرستین بە تەنیا هاوبەشی بۆ دانانەیەین خوای پەروەردگار ئاوا پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام تەوجیه کرد ئاوا وەڵامیان بدەوە کە نەخێر ئەوە ڕێی خۆتان بۆ خۆتان نمیژی خۆم بۆ خۆم کەواتە بەڵێ هەموو کافرێک دینی هەیە وەکو گوتم دووبارەی دەکەمەوەی ئەو دینە یان خوا ناردوێتی لە ئەسڵدا یا مرۆڤ دروستی کردووە جا ئەگەر خوا ناردبێتی یا وەک خۆی ماوەتەوە بە ڕاست و دروستی کە تەنیا ئیسلامە یا گۆڕدراوە کە هەموو ئەوانی دیکەن ئەوە کە مرۆڤ دایناوە جاری وهەیە مرۆڤیش دینێک دادەنێ بە حساب ئەویش خود دەوێت خوا بپەرسێ بۆ زانیاریت ئاخۆ مەرج نییە ینی مرۆڤ کە دینی دانا خوای پەروەردگاری تێدا نەبێ خواشی تێدایە بەڵام بۆ وێنە لە ئەوروپا کاتۆ ویستیان ئۆژست کۆمت ویستی ئەو ئاینێک دابنی الدین الوضعی الدین الطبیعی وتی نابێت کەنیسە و مەنیسەی تێدا بێ بۆ چکە ئەوەندەیان بەدەست کڵێساوە خەپەت خوار بوو ئەوەندە ناڕەحەتیان بینی بوو بەدەست چینی ئەکلیرۆسەوە تیان کاکە بامە دینێکمان هەبێ خوا بپەرستین خوا بناسین و ئەخلاقمان هەبێ قیەممان هەبێ بەهاکانمان هەبێت چکەوە پێویستە بۆ ژیان بەڵام کاکەس پێویستیمان بە کەنیسە نییە پاپا و قەشەکان خۆمان لێ بکەن بە وەکیلی خوا و سوغرە و بێگارمان پێ بکەن و خوڕافە و ئەفسانەمان بەسەردا بسەپێن بە ناوی خواوە ئەوەش هەیە مامۆستا هەر حەزەکەم پرسیارێکی ترکەم سەبارەت بە ئەم ئاەتە پیرۆزە لەکم دینکم وەلیە دین من قسەکەم لەسەر وەلیە دینە وەلیە دین ئایا خوای پەروەردگار کا فەرمێ وەلیە دین بەبەست ینی لێرەیە تەنها وەلیە دین چونکە لامەکە ژێری هەیە ئەوانە بێ بڵێ وەلیە دین نابێ وەلی بە معنای نزیکی دێ وەلی بەڵام وەلیە دین مامۆستا ئەمە قسەکە لەسەر ئەوەیە جارێککە بۆیە ئەم پرسیارەکەمەوە بەبەستم ئەوەیە ئایا ئەم وەلیە دینە قسەکە لەسەر ئەوەیە بە تەنها با بڵێن ڕۆتینیاتی ژیانە با بەڕێوە با بڵێن بەرنمەیەکە کە ژیانیان بەڕێوە بە یاخود ئەمە ئاینداریشی تایە کە خۆی پەروەردگار ڕازی بۆ کافرەکان ئەندازەیەک لەسەر دینی خۆیان بمێننەوە خۆ ئەمە هەموو شتێکی تێدایە دەگونجی هەموو شتێکی تێدا بێ واتە کە دەفەرمێ ئێوە ئاینی خۆتان بۆ خۆتان واتە ئەوەی کە خۆتان بە ئاینی دەزانن بۆ خۆتان بە بەرنامەی دەزانن خۆی هەر ئاین یعنی دین یعنی بەرنامە هەرواز لەوە بێنە لەو شەی دین هەر بڵێ بەرنامەی خۆتان بۆ خۆتان بەرنامەی خۆم بۆ خۆم جاو بەرنامەیە بۆ چییە دەگونجێت تەنیا ژیانی دنیایان ڕێکخا وەکو عەلمانیەت سیکۆلاریزم چ عیلاقی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی و بە فریشتە و بە جن و بە بەهەشت و دۆزەخ و هیچ عیلاقی بۆنەوە هەیە نیەتی مەگەر بە تۆبزی بەسەریدا بسەپێنەگەنە عەلمانیەت هاتووە دەڵێ وەرە مرۆڤ تۆ لەخوا بپشڕێ لەخوا دابڕێ بۆ خۆ ژیانی خۆ ڕێخە ئەوە کرۆکی عەلمانیەت
کرۆشی کاکڵێت جەوهەری عەلمانیە دەوەیە کە مرۆڤ ژیانی دنیای خۆی ڕێک خاو بیگوزەرێنێ بەبێ ئەوەی سەر هەڵبڕێ بۆ ئاسمان کاکە پەیوەند ئاوا بڕوە وخوای پەروەردگار لە سوورەتی مولکدا دەفەرمێ ئەفەمەن یەمشی مکیبەن على وجهه ئەهدا ئەمن یەمشی سەویەن على صراط مستەقیم ئایا ئەو کەسەی کە دەڕوا لە پەوڕوو دەڕوا واتە ڕووی هەر لە عەرزەیە مەبەست پێ ئاژەڵ و ماڵاتنی هەر ئاوە ناکەن هیچ خۆ ماڵاتاوە سەری عاسمانێ نییە ئایا ئەوەی کە لە پەوڕوو دەڕوا چاکتر بەڕێدا دەڕوا ئەمە یەمشی سەویەن على صراط مستەقیم ئەو کەسێک کە بەقیت و قنجی لەسەر ڕێیەکی ڕاست دەڕوا لە ڕاستیدا ئیسلام دەیەوێت تۆ لەسەر زەوی بڕۆی بەڵام تەماشای ئاسمانێش بکەی بزانێ خواچی فەرمووە ئەو خوایە کە خاوەنی گردون و خاوەنی تۆ و خاوەنی ژیانە بزانیت چی ئیزنی لەسەر چییە بە چی پێ چاکە و چی پێ خراپە بەڵام عەلمانیەت و هەموو دینە مرۆڤکردەکانی دیکە مەگەر شۆ ئەگەرنا سەر بەرەو ئاسمان بەرز ناکەنەوە بزانن خوا چی فەرمووە وەحی چ دەڵێ دەڵێ وەرە با ژیانی خۆمان ڕێک خەین بەبێ ئەوەی کە لا بەلای خوا و لا بەلای دین و وەحیدا بکەینەوە ئەوە معنای کرۆکی عەلمانیەتە کە لە ڕاستی ئەوە دینە بەڵێ مامۆستا ئەگەر بێنە سەر ئەوەی کە ینی بۆ من جێگای سەرنج بوو ڕاستێکی کە جەنابە نووسیوتە زۆربەی هەرە زۆری ئەوانەی خۆیان بەبێ بڕواواتە بە مولحید ڕادەنوێنن بەر لەوەی نێوانیان لەگەڵ خوا تێک بچێ لەگەڵ ئاینات تێکەچێ یعنی ئەمە چۆنە مامۆستا ئەمە لە ئەنجامی ئەلبەتە ئەو کاتەش دیارە تحقیقات و متاڵام بووە بەڵام ئێستا کە دیارە زیاتر لەو شتەم کۆڵیوەتەوە لەو کتێبی ئیمان و ئیلحاد درەوشاوی ئیمان و پوچەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زکماک و عەقڵ و زانست و وحیدا کە ئێستا لەژێر چاپە و خوا پشتیوان بێ دوای ماوەیەکی دیکە دێتەوە لێکۆڵینەوەیکی دوور و درێژم کردووە لەسەر ئەوە کە بۆچی بەتایبەت لە ئەوروپا هەر بابەتێکی سەربەخۆ سەرگوژوشتەی سەرهەڵدانی بێبڕوایی لە ئەوروپا و ڕۆژئاوا لێم کۆڵیوەتەوە کاکە پەیوەند چوومە برج و بناوانی تەماشا دەکەم بابایکی وەکو ڕیشارد داوکینز وەکو هیتشنس ئەوانە کە گەورە مولحیدی ئەم ڕۆژگارن وەکو سام هارس وەکو ستێفین هۆکینگ کە ئەو کەمتر لەو دووار سەری بۆ ئیلحاد خورا تەوانێت دوای کۆچی دوایی کردووە ئەوانە تەماشا دەکەم چ شتێک پاڵی پێوە ناون کە بەرەو ئیلحاد بچن ڕیشارد داوکینز لە کتێبەکەی خۆیدا دەڵێ ئەو خوای کە هۆری بووک الكتاب المقدس پێمان دەناسێنێ واتە تەورات و ئینجیل یا پەیمانی کۆن و نوێ کۆمەڵێک شت دێنێ کە هەمووشی ڕاست دەکا دەڵێ فەرمان دەکا منداڵ بکوژرێ من فەرمان دەکا جینۆسایدی گەلان بکرێ فەرمان دەکا کە لە پەیمانی کۆندا ئەوان هەمووی هەیە دەڵێ گەر شوێنێکتان گرت ئێستر و گوێ درێژەکانیشان فەوتێنن ڕز و باغەکانیشان ببڕن جا دوایی ڕیشارد داوکینز دەڵێ ئەو خوای کە کتابی مقدس پێمان دەناسێنە خوایشی دڵڕەقە خوێن ڕێژە چییە تا کۆتایی تەوان پاشی بۆ خوا بۆیە من گەیشتومە یەقین کە هۆکارێکی سەرەکی بەرەو ئیلحاد و بێبڕوایی چوون بریتێ لە تێکدرانی دینی خوا لە شێوێنرانی کتێبەکانی خوا ئەوە کە پێویستی بە باسێکی دوور و درێژ دەکات کە من لەو کتێبەکە ئاماژەم پێدا بە تەفسیل باسم کردووە لە دەوری 100 لاپەڕ لەو بارەوە نووسیوە چوومە بنج و بناوانی ئەو کتێبانەوە من دیڕاستی هەر 5 کتێبە ئاسمانیەکەم کردووە تەوان پێشێ هی پەیمانی کۆن لە ڕووی مێژووی لە هەمویان کۆنتر بێ لەوانەیە هیجوولەکەکان کە دەوری 3500 ساڵ لەمە پێش تەورات تەوان دابەزیوە بەڵام ئەوان پەیمانی کۆن کردویانە بە 39 کتێب بە ڕیواتێک 49 کتێب ئەمجا دوایی کتێبی ئاپێستا هی مەجووسیەکان هاتووم لە تەتەڵ و بێژنگم داوە پاشان کتێبی نەسڕانیەکان کە هەم پەیمانی کۆن و هەم پەیمانی نوێشە دوای کتێبی سابیئە کەوانیش دوو کتێبیان هەیە هەم الكنز العظیم کەنز ڕەبا و هەم دیڕاشە ئەدیهە و دوایش قورئان کە تۆ تەماشای ئەو کتێبانە دەکەی لە ڕاستیدا هیچ خاوەن عەقڵێک ئەوانە قبوڵ ناکە
پڕکراون لە خۆڕافات و ئەفسانە بۆیە ڕێک و ڕاستە کە بڵێین ئەو کەسە کە ڕوو لە ئیلحاد و بێ بڕوای دەکات پێشەوەی بینی لەگەڵ خوا تێبچێ بین لەگەڵ ئەو کتێبە تێکشوە کە بەحساب کتێبی خوایە ئەو ئاینە کە بەحساب ئاین و بەرنامەی خوایە بین لەگەڵ ئەو تێکشوە ئەوی لە بەرچاو کەوتووە ئەمجا لەوە ڕادەڵێ وەڵاهی کە دەگوترێ ئەم کتێبە خوا ناردوویەتی پڕیشە لە ئەفسانە ئەمە یان هەر ڕاست نیە خوا نەیناردووە یا هەر ڕەنگە خوایەک هەر نەبێ کەواتە مامۆستا لە ڕێگایوانەوە حقیقەتی خوان باڵێن درگ نەکردووە حقیقەتی خوان نەدۆزیوەتەوە یا خوان نەناسی وەکو پێویست بۆیە ئەوەی کە جەناب دەڵێ وەکو ئەوەی کە وتی ئەوەی کە یەکێک لە ملحیدەکان ئەڵێ لەگەرە خوای کە مەسەلەن بۆن من لە تەوراتدا لە ئینجیل مەسەلەن بۆن من بەم شێوەیە بێ خەڵک قەتڵ عام کە نازانم چی بکە کەواتە ئەو حقیقەتی ئەو خوای پەروەردگارە نییە کە لە ئاسمانەوە کە دەشێ مەسەلەن بۆن منەوەکو دەگوترێ خوایەکی عەزیم و خوایەکی دادگەر ئەمە ڕێک پێکاو پێ ڕیشارد داوکینز تێبی the God delusion يعني الوهم الإله يعني خوای خەیاڵی بە زۆری بەڵگە بەوە دێنێتەوە دەڵێ ئەها لە پەیمانی کۆندا دەڵێ ئەها وەختی خۆ میسرەکان ئاوا خۆیان پەرستووە گۆلکیان پەرستووە ئەها یۆنانیەکان چیان پەرستووە شوێنی پەرستراوەکانیان چای ئەڵپە ئەها هیندۆسیەکان گا دەپەرستن ئەها چی دەپەرستن تەماشا دەکەی بە زۆری بەڵگە بەوە دێنێتەوە ئەو حاڵەتە لادەرانەی کە لە شوێن کەوتوانی ئاینەکاندا هەیە جا چە و کوکتم ئاینی ئاسمانی بۆ بن چ ئاینی دیکە کە خوان پاڵ دەدەن لای خوا سبحانه وتعالى بەڵێ گومانی تێدا نییە کە لە ئەنجامی ئەوەدا کە خوا وەکو خۆی ناناسرێ لێرەوە کوفر و ئیلحاد سەر هەڵدەدا کە خوا وەکو خۆی نەناسرا شرک سەر هەڵدەدا کاکە پەیوەند کابرا دێنێت دار دەپەرسێ بەر دەپەرسێ ئێستا هەتا لە نێو موسڵماناندا ئەوانەی کە تووشی شیرێک دەبن بۆ وێنە دەچێت لە خاوەن قەبرێک دەپاڕێتەوە یاخود خۆی تەسلیم خاوەن قەسرێک دەکات کۆیلە دەبێتە کۆیلەی وەکو گوتم خۆ بوونە کۆیلە چ بەبێ کۆیلەی خاوەن قەبرێک و هەموو هیواکانی خۆت بەو قەبرەوە ببەستیەوە یاخود ببێ کۆیلەی خاوەن قەسرێک و هەموو خۆت تەسلیمە و خاوەن قەسرێک هەر کۆیلایەتیە هەر میهمۆیە هەر لادانە لە دینی خوای پەروەردگار ئەوە ئەگەر کەسێ بەڕاستی خوا بناسێ ئایا دێنێت شیفا لە غەیری خوا چاوەڕێ بکە دێنێت کە بەرزکردن و نزمکردن دێنێت کە زیان و قازانج ئەوەی کە بەخوانەوێ بە کەس ناکرێ لە غەیری خوای چاوەڕێ بکە بە تەئکید نەخێر مامۆستا ئەگەر بابەتەکە تۆزێک لە واقعی خۆشمان نزیکەینەوە لە پەراوێزێکیانە لە یەکێک لە پەراوێزەکانە کە لە 11/4/2008 نووسیوتە هاتووە واقعی ئیسلامی کە بەها بەرزە ئیسلامیەکان بەرجەستە بکات هەر پەیدا نەبووە تەمانەوە بۆ ئەو کاتە حاڵەتی ئیسلامی تا ڕادەیەک و هەر لە هەندێک بواردا بەشێکی ئیسلامی ڕانواندووە باشە ئەمە تقریبا دەکاتە نزیکی 11 ساڵ دوای ئەم چاپی دووەمێتی ئێستا ئەم حقیقەتەوەکو خۆی ماوە یاخود با بڵێن ئەم تێڕوانینەی جەنابەت بەسەر ئەو حاڵەتە ئیسلامی من پێم وایە ئێستاش بەڵێ پێم وایە کە ئێستاش لەگەڵدا بێ ئەوەی کە ئیسلام گوتوێتی و ئەوەی کە ئیسلام فەرمانی بە موسڵمانان کردووە وەکو کوردواری خۆماندان لە هەشتێ مشتی جێبەجێ نەکراوە کاکە پەیوەند کاتێک کە ئیسلام جێبەجێ دەکرێت تۆ هەر تەماشا یەکشت تەماشا بکە تەماشای ژیانی خەڵک ئێستا هەندێکیان لە بورجی عاجیدان هەندێکیان لە کاخدان هەندێکیان لە کوخدان هەندێکیان بۆ نانی شەوێ محتاجن هەندێکیشیان نازان پارەکانیان لەکوێدا بنێن لەم هەرێمە بچووکەدا جێی پارەکانیان نەبووەوە ملیار لێرانە بردویانە بۆ دەرێ خێروبێری ئەم وڵاتە دەزراوە براوە بۆ دەرێ ئەمە هەر ئەوە تەماشای بکە خوا چی دەفەرمێ کەی لا یەکوونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم باسی دابەشکردنی فەی دەکات دەفەرمی بۆیە وای دابەش دەکەین تاکو کورد هەڵنەیە لە دەستی دەوڵەمەندەکانتاندا ئایا سەرۆت و سامانی ئەم وڵاتە لە دەستی چەند دەوڵەمەندێکدا لە حیزب و خزم کورد هەڵ نەهاتووە هەر لە ڕێوە تەماشایکە لەوە لە ڕووی ئابووری لە ڕووی ژیانی سیاسی ئایا ئەو خەڵکە زۆری ناڕازیە لە مۆزعە سیاسیە لەم بارودۆخە سیاسیە کەچی واش دەردەکەوێت کە نەخێر ئەوە هەمووی ئەو حیزبە بردیەوە و ئەوەندە کورسیە هێنا ئایا تعبیر دەکات لە حەقیقەتی واقعی ئەم کۆمەڵگایە
ئەگەر تعبیر بکە دیارە ئەو خەڵکە مبارەکێتی ئەی باشە بۆ ڕەخنە دەگری مادەم وایە ئەگەر تعبیریش نەکات دیارە ئیرادەی ئەو خەڵکە مزەیەف کراوە ساخت تەزویری لێکراوە لە ڕووی کۆمەڵایەتی ئایا ئەوەی کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كجسد واحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى وێنەی بڕواداران لە بەزەیی و سۆز و پەرۆشیان بۆ یەکدی وەکو جەستەیەکە کە ئەگەر ئەندامێکی نەساغ بوو ئەندامەکانی دیکە هەمویان بەشداری دەکەن بە شەونخۆنی و بە تالێ هاتن ئایا ئێستا وایە جاجار ئمە هێندێشت دەبیستین لەو ڕۆژاندا کەسێکی پێشاندا کە لە ڕاپەڕینەکەی پێنجی سێدا فیشەک بەرسەری کەوتووە و دوای نەیانتوانی فیشەکە دەربێن و لە شوێنێکدا کەوتووە نازام خەریکی ئاسنەواڵ و شتیوە چاکی دەکاتەوە چی لێ دەکات هەر سەیرە سەیر یعنی نازا ئەو بەرپرسانەی کە کوڕەکانیان گاڕانێک سایرەیان هەیە ئەو بەرپرسانی ئەم وڵاتە کە بەهۆی چوار ڕەش و ڕووتی ئاواوە ئەم واقعیان چۆن خەویان لێ دەکەوێت چۆن خەویان لێ دەکەوێت چۆن ینی کاتێک کە دەزانن لەم وڵاتەدا ماڵ هەیە کە شیر نییە بۆ منداڵی بکڕێ ئینسانی وا هەیە کە ئاوا کەم ئەندام بووە و نازانێت چۆن خۆی بژێنێ لە کەلاوەیەکدا کەوتووە ئەویش کوڕی کوڕەکەی کچی کشەکەی گاڕانێک سیارە و دنیایەک پارەی هەیە لەکوێ تێنا بەڕەنجیشانت پەیدا کردووە میراتی بابتە بۆت بەجێماوە لەکوێ تێنە خێروبێری ئەم وڵاتەیە بۆ نایدەی بەو خەڵکە ڕەش و ڕووتە باشە قەیناکە بۆ خۆش لێ بخۆ بەڵام تۆ دەبەشێ و خەڵکە ڕەش و ڕووتەدا با لە کەلاوان بێنە دەرێ ئەجا ئەمە کاکە پەیوەند چونکە زۆر کەس کە باسی قیەم و بەها ئیسلامیەکان دەکات هەر فکری دەچێتەوە بۆی وەڵا خۆ ئێستاش هێندێک ئافرەت ماوە لە چی لەسەر نێن وەڵا خۆ ئێستاش هێندێک پیا ماوە ڕشی بێڵنەوە وەڵا خۆ ئێستاش خەڵک هەمووی ناچێ بۆ مزگەوتێ کاکە ئەوانە بەڵێ بەهای ئیسلامین ئەوانە بڵێ فەرزن واجبن یا سنەتن یا شتی پەسەندن بەڵام چاکردنی بارودۆخی سیاسی خەڵک چاکردنی بارودۆخی ئابووری خەڵک چاکردنی نهێشتنی ئەو بەرز و نزمی لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە هێندێک لە عاسمانی هێندێک لە عەرزی بن ئەوەش لە سڵبی پەیامی پێغەمبەرانە تەماشا بکە جەناب دوا پرسیارەکە لەبیر نەچێت لە ئاەتی 25 سوڕەتی الحەدیددا خوا دەفەرمێ هەموو پێغەمبەرانم ناردوون عەلەیهیمو سەڵات وسەلام بۆچی لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط پێغەمبەرانمان بە بەڵگە ڕۆشنەکان و ناردوون کتێب و تەرازوشمان لەگەڵ ناردوونە خوار تاکو خەڵک بە دادگەری بەڕێوەچن دادگەری سیاسی دادگەری ئابووری دادگەری کۆمەڵایەتی دادگەری نەتەوەیی پێغەمبەران هەموو هاتوون بۆ چەسپاندنی دادگەری کەچی تۆ تەماشا دەکەیت دین اختیزال بکرێتەوە لە هەندێشتی بچووک بچووکدا لە هەندێشتی شەخصیدا کە ئەو کەسە ئەگەر گوناحێک دەکا زەرەرەکەی بۆ خۆیەتی بەڵام کاتێک زوڵم دەکا زەرەرەکەی بۆ هەموو لایەکە ئێکاکە تۆ کە خۆت بە شوێنکەوتوی سەلەفی ساڵح دەزان یا تۆی کە ئیدعای ئەوە دەکەیت دەتوێت خەڵک تەزکیە بکەی یا تۆی کە دەتەوێت بە حساب خەڵک فێرە دینداری موسڵمانەتی بکەی باشە چاوی چاوم خەم لە ئیمان و عەقیدەی خەڵک خۆ خەم لە عیبادەت و پەرستشەکان بخۆ خەم لە ئەخلاق و ڕەوشتیان بخۆ بەڵام خەم لە وەزع سیاسیەکەشیان بخۆ وەزع سیاسیەکەیە زۆر جار خەڵک بێ ئەخلاق دەکا وەزع سیاسیەکەیە وەزع ئابووریەکەیە خەڵک تووشی 101 مشکلە و گرفتاری دەکا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی اللهم إني أعوذ بك من الفقر والكفر خوا پەنا دێمە بەر تۆ لە هەژاری و لە کافر بوون مامۆستا بەڵام بەدیوەکەی تریشە گەر ئێستا داکۆچی لەواکەن کاڵێن جەوهەری ئاین هێشتا بابام جەوهەری ئیسلام هێشتا غایبە هێشتا مەسەلەن وەکو پێویست نییە بەڵام نازانم وێنەیەک دروست بووە مامۆستا لە زیینی خەڵکە ئەم وێنە پەیوەندی بەچیەوە هەیە من نازانم ینی ڕەنگە هەندێکیشی باوا بڵێن واقع ئەمەی دروست کرد بێ یاخود بەڵام پاساوی هەبێ هەمیشە کە باسی واقعی حاڵی ئیسلامی بەتابەتی لە بواری حکومڕانیە ئەکەیت ینی وێنەیەک دێتە بەر زەینی خەڵک ڕێک ئەلقاعیدە و داعشێتە بەر چاوی خەڵک ینی تەسەوری ئەوەکەن هەر وەختێک لە هەر شوێنێک داکۆچی لە ناوەڕۆک و لە جەوهەری ئیسلامێک کە کرا بێتە ناو بواری حکومڕانیەوە ڕێگەڵەنەوە داعشێت کاکە پەیوەند ئەوە بەشێکی ڕەنگە پەیوەندی بە هەڵە و پەڵە و کرچ و کاڵی هەندێک لە ئیسلامیەکانەوە هەبێ یەک دوو هەندێکی پەیوەندی بە واقعی غەیری هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە دوو سێ هەندێکیشی پەیوەندی بەو ڕاگەیانە چاوەشەکاریەوە هەیە
کە بە پارە واریداتی ئەو خەڵکە بە پارەی نەوتی ئەو خەڵکە ئەم خەڵکو و میلەتی پێ دەگەوت ژێندرێ و پێ چاواشە دەکرێت بەرامبەر بە ئیسلامیەکان بەرامبەر بە هەر کەسێک کە نایاریانە ئیسلامیش نەبێت ئەوە هەڵۆ کەم و کوڕی و کرچ و کاڵی هەیە بە تاکید کاتی خۆی لەم وڵاتی ئێمەدا هەندێک گروپ و شت هەبوون کە لە بین چوون هەندێک قسەیان دەکرد هێندێک ممارەسە و هەڵس و کەوتی هەڵەیان دەکرد ئێستا ڕەنگە لەم لاولا هێندێک خەڵکی کارتێکراوە بۆ بیرۆکە فیکرە غەڵەت و پەڵەتان و مابن بەڵام ئەگەر کەسێ بە ئینساف بێ بۆ تەماشای هەزار کەس ناکە بۆ تەماشای کەسێک دەکا ئایا تەوژمی ئیسلامی ئێستا کە لەم وڵاتی ئێمەدا هەیە لە هەرێمی کوردستاندا هەیە یا تەوژمی ئیسلامی کە لە دنیادا هەیە ئەوەیە کە داعش دەیڵێ ئەوەیە کە ئەلقاعیدە دەیگوت ئەوەیە کە ئەو گروپە پەڕگیرانە دەیڵێن یاخود ئەوەیە کە بەشداری دەبێت لە هەڵبژاردنەکاندا دەچێت دەڵێ با سندوقەکانی دەنگدان بە حەکەم لە بینماندا من هەرچی لایەنە ئیسلامیەکانی جیهانی ئیسلامیدا هەن لە ئەندونوسیا و لە ڕۆژهەڵاتی ئاسیا و تا دەگات و مەغریب مەراکش هەمووی ئەوانە تعبیر دەکەن لە تەوژمی ئیسلامی تۆ بۆچی دێنی سێ چوار مسلمانی سەر لێ شێوا و کە لە کاردانەوەدا هەڵس و کەوتی کرچ و کاڵ بیرڕای کرچ و کاڵی هەیە بۆ دێنی ئەوە تیشتی دەخێ سەر فۆکسی دەخێ سەر گەورەی دەکەی دەتەوێت ڕووی گەشی تەوژمی ئیسلامی هاوسەنگ کە مخاتەبی عەقڵ و دڵی خەڵک دەکات پێدا پۆشی ڕوویەکی شێوێنرا و گەڵشدڵێنرا و بە ناوی ئیسلام و دەربخەی ئەوە بێئینسافیە ئەوە بێویژدانیە لەگەڵ تەوژمی ئیسلامیدا دەکرێت ئەی باشە با ئێمەش دووسێنە فەرمان هەبێ بە کەڵک نەیە بەڵام گرنگەوەیە کە ئێمە کاتێک کە تۆ پێی دەزانی جێی نابێت تۆ لێنێ تۆ لێپرسینەوە لەگەڵدا دەکەی مەبەستم ئەوەیە ئەگەر لێک لە بەهانە نەبین لە پشت پەردەی ڕەشەوە تەماشای یەکدی نەکەین خەونی خراپ بە یەکدیەوە نەبینین ئەتۆ دەبێت تەماشای کۆمەڵی ئیسلامی بکەی وەکو ڕاگەیاندنەکەی وەکو خیتابە ڕەسمیەکەی هەروەها یەکگرتووی ئیسلامی و هەر لایەنێکی دیکەی ئیسلامی دەبێت ئاوا تەماشایکەی نەوەڵاهان گەنجێکیان لە فەیسبوک ئەوەی نووسی و جاوە چییە تۆ من لە ڕووی لە بەرڕۆشنایی خیتابە ڕەسمیەکەمدا ئەدەبیاتمدا هەڵس و کەوتەکانمدا هەڵوێستەکانمدا ئێمە بناسە نەک نەفەرێکمان ئاوا یا نەفەرێک بە ناوێکی ساختەوە ڕەنگە مەسەن شتێکی گوت بێتەوە یاخود وەڵا کاتی خۆی جوندول ئیسلام و ئەنسار ئیسلام وایان کرد جا بە چی ئەمە کاتی خۆیەوە ئێمە جیابووین ئەوان جیابوون بۆ من ئێستا دەبێ هەرچی ستالین و لینین کردوویەتی هەرچی ماوسیتۆن کردوێتی بە مەلاین خەڵکیان قڕ کردووە لە وڵاتی خۆیان دەبێ من لەسەر ئەلمانیەکە ئێرە حساب بکەم نابێت ئەو بێئینسافیە بەڵام مامۆستا ئەڵقەیشمانە سی پێنجشمان گەشتە کۆتایی سوپاس دەکەین سوپاس سەلامەت بی کاکە پەیوەندیان بەڵە خۆشەویستان بەم شێوە گەشتنە کۆتایی ئەڵقەیەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم پاتان